دیجیتال یارمەتیدەرە لە وڵاتانی پێشکەوتوو نەک کۆسب بێ لە بەردە بخوێندنەوە و لەوێ لە هەمان کات دنیای دیجیتالەیە بەڵام لە هەمان کات هارد هەیە کتێب بە کاغەز تۆ لە هیچ شوێنێک نەمدی و لە هیچ وڵاتێک لە هیچ شارێک لە ڕۆژاوا کە لە چاو ئێمە لەگەڵ فەرهەنگ لە یۆنانەوە مێژوشی دوور و درێژانەیە بە هیچ شێوەیەکەوە ڕاست نییە بڵێ ڕاستە دنیای وێنە ئەمڕۆ زاڵە ئەوەش یارمەتی دەرە خەڵک بە دوای دەوێت ڕووداوێک یا بە نمونە خەڵک فێر بووە لە تۆڕی کۆمەڵایەتی شتی کورتی ڕاهاتووە بەڵامەوە قەت ڕێی نەگرتووە خەڵکانێک ڕۆمانی هزار لاپەڕی بخوێنەوە بەڵام بە دیدگای منەوەی کە بۆ من تۆ گرنگە چکە لە ڕۆژهەڵاتین واتە لە میزۆپۆتامیاین ڕۆژهەڵاتی ناوەڕاستمە بەستا ئایا هەر کورد وەرگرین هەر ئەم باشوورە وەرگرین ئایا ماڵەکان کتێبخانەیان تایە من بەلای کەمی کە تەمەن 70 ساڵە هەزاران ماڵ چووم بەڕێکەوت و بە مەبەست و کەم ماڵ هەبووە مەکتەبەی تیابێ کەواتە ناتوانین ماڵێک مەکتەبەی تیانە بێت چاوەڕێکەین منداڵەکانی تەندروست بن باش بن لەباری عەقلی و بیرکردنەوە و ڕەخنەگری و پرسیار و گومانکردن چونکە پەروەردەی هەموو دنیا بیر لەوە دەکاتەوە منداڵێک دروستکە ڕەخنەگر بێ پرسیاری هەبێ بەردەوام نەسرەوت بێ لەبەرەوە بەڕای من دەچینە مەکتەب دیسانەوە زیاتر زانستەکان دەخوێنین بەڵام زانستەکان دیسانەوە ئەو واناکە منداڵەکان ئەویش هەر کتێبە بەڵام واناکەم کریتیکل تینکینگ یعنی عەقڵەشی ڕەخنەگرانە بۆ منداڵ دروست بێ زۆربەی بیرمەندەکان ناومێدن لە میزۆپۆتامیا بە غەربی و شەرقیەوە ئەدەبیاتی ئەوان دەڕێت ترسناکە لەبەرەوەی معریفەت فەرامۆش کراوە ئەوەی کە لە مەکتەبەکانی شەرق ئەوسە دەکرێت بە تایبەتی لای ئێمەش ئەوەیە کە باقی زانیاری پێ دەکرێت ئێمە تووتی ئاسا مناڵەکان بەخێوەکەین کەواتە ئێمە ئەو چێلگە و کارگانەی بەخێومان دەکەن تقریبا هەمویان دژە کتێبن کەلتوری خوێندنەوەش نییە بەڕەهایی ناڵێم بەس لە چاو ئەو خەونی ئینسان تێبگا وەکو گوتمان عەقڵەشی ڕەخنەگرانەی بەڕاستی تا ئێستا نەبووە بە هیچ شێوەیە بەرەو خراپترە ڕوە بۆ نمونە هەموو زانکۆکانی ڕۆژاوایی ناگەنە پایینی خراپترین زانکۆی ڕۆژاوایی لە پەروەردەی دنیادا عێراق و کوردستان دەرکراوە لە ڕەنجی و بازنەی تۆڕی پەیوە پەروەردە من لە یونسکۆ و یونیسێڤیشم کردووە ساڵانەشی زۆر لە 2005 گوتیان لە قەوناغی تەنگژەباریان ئیمێرجنسیکەی تەنگژەباری یعنی لافاو یعنی ئیبوومە لەرزە یعنی جەنگەکی بەردەوام من وا دەزانم ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەندین سەدەیە بۆتە کوشتارگا یعنی بۆتە چۆنەڵێ مەیدانی شەڕ مەیدانی خوێنباران لە قۆناغی بەخسا یاری زۆر گرنگە لە سەرەتاییش بەڵام لە هەمان کات ئەبن ئەوەی دیومە لە قەلاندۆشکانی دەنێن منداڵەکە خۆی کتێبەکە هەڵەبژێرێ یعنی گەیشتۆتە ئەو قۆناغی لە سەرەتایی کە ئەلفوبێ ئەخوێنێ مامۆستا زۆر چیرۆکی شەوان دایکە و باوکە چیرۆکی بۆ دەخوێنەژینە نانوێ تا چیرۆکی بۆ نەخوێنەوە وە چیرۆک سەرەتاییترین ئەکرانەوەی عەقڵە بۆ منداڵ و لەوێدا چکە چیرۆک پڕە لە خەیاڵ ئەگەر خەیاڵ نەبوو ناتوانین لە هیچ بوارێکا داهێنەربی یەکێک لەو شتانەی لە دنیای ئێمە کوژرێ چیە لە ماڵ و لە مەکتەب و لە مزگەوت و لە هەموو ئەو دەستگا پەروەردەیانە کوشتنی خەیاڵە کە خەیاڵت کوشت ئومێدت بە هیچ شتێک نەبێت بەڕای من دەمێ ساڵە ئەڵێم ڕەش هەڵاتی ناوەڕاست خۆرەکی درێەوە شاوە ئێستا لە ئاسمان بووین کە هاتینە ئێرەوا بوو بەڵام من دڵ و ڕۆحی جان و مێشتی کەسم نەدی تاریک نەبێت بەڕەهایی نا بە ژمارەیان بێشومار عەقڵی تاریک و دڵی تاریک و ڕۆحی تاریکم بینی چێ ڕۆشنی دەکاتەوە کتێب هەموو دنیا لە ناو کتێبدایە سێ کتێبی ئاسمانیە کتێبە مەخلووقی زبانەوانین لە کاتێکا بە دەردی هەراری و کابرای ڕۆمێژنووس یوڤان هەراری ئەڵێ 7,000 ساڵ لەمەوبەر مرۆڤ وەکو منداڵێکی تازە کە زبانی دەپژێ گاگۆڵچێ دەکا سەر پێ دەکەوێ دارەدارەی دەکا لەو کاتەوە فێرە زبانە بێ ئایا ئەو قسەی ڕاستە کەواتە زمان
تەمەنەی زۆر درێژ ئیسان نەیزانیوە وەکو هەر حیوانێک وەکو جاندارێک وەکو جاندارێک لە ناو سروشت و جەنگەڵە ئەو زمانی حیوان وەکو خۆ زمانی ئێمە نیە زمان یەکەم داهێنانی ئینسانە بەڵام هەر لە ڕێی زمانیەوە دەکرێت دنیا بکەین بە خوێنباران چ بە ناوی مەزهەبەوە چ بە ناوی ئایدۆلۆژیستەکانی ئاسمانی و سەرزەمی دنیا پڕ لە خوێنەکەین نێمە بە درێژایی مێژوو تا ئەم ساتە وەختە ئایا غەرب وای نەکردووە غەرب لە ئێمە قەباحەتتر بوو بەڵام ساڵانێکی زۆر تێکۆشان هیچ نەبێ کەس خۆی بۆ موسا و عیسا ناتەقێنێتەوە بەڵام لە شەرق ئەوسەد بە هەزاران کەس بوو ئامادەی ئەمڕۆ ئەگەر چەکدار بکرێ بەوەی دەچێتە باشتێ و حۆری لەوێ چاوەڕێی دەکات ئامادەی خۆی بتەقێنێت